ئەمڕۆ ساڵیادی ڕۆژی هەڵەبجەیە حکوومەتیش ئاری موختاری بە فەرمی وەکو شەهیدی ژینگە لە هەڵەبجە ناساند. بەهۆی ڕووداوێکی هاتوچەوە مامۆستا شێرزاد حەسەن بریندار بووە، ئێستا لەژێر چاودێری تەندروستیدایە. سڵاتان لێبێت. ئەمڕۆ ڕۆژڕۆژی هەڵەبجەیە یادی 156 ساڵەی بە قەزابوونی شارەکە کرایەوە. خەڵکی شارەکەش خۆیان ڕازاندەوە بە چەند ساڵاچیەک یادەکە بەرزڕاگیرا. جا هەر ئەمڕۆ لە یەکەم ساڵی کردنەوەیدا 20 دەرچووی دوانزەی ئامادەیی لە کۆلیژی پزیشکی هەڵەبجە وەرگیران و ناوەکانیان بۆ زانکۆی هەڵەبجە نێردرا. سەرۆکی حکوومەتیش بە فەرمانێک بڕیاریدا ئاری موختاری جوانەمەرگ وەک شەهیدی ژینگە هەژمار بکرێت. دەرفەتێکی دیکە بۆ بەستنی پێوەری ئاو ڕاگەیاندرا و پارەی ئاو لە 45,000 دینارەوە کەم کرایەوە بۆ 20,000 دینار و 10,000 دینار. هەر ئەوەش ناداشکاندنیشی لەگەڵدایە. ئەنجومەنی وەزیرانی هەرێم بە ئامانجی سوودمەندبوونی هاوڵاتیان بۆ بەستنی پێوەری ئاو کەمکردنەوەی قەرزی کەڵەکەبووی کرێی ئاو بڕیاری داوە دەرفەتێکی دیکە بدات بەو هاوبەشانەی تا ئێستا پێوەرەکانیان نەبەستووە. بڕیارەکەش بەم شێوەیە. ئەو هاوبەشانەی لە دەرەوەی سنتەری شارەکانن نرخی کرێی ئاویان لە 45,000 دینارەوە بۆ کەم کراوەتەوە بۆ 10,000 دینار. ئەوانەی ناو سنتەری شارەکانیشن لە 45,000 دینارەوە کەم کراوەتەوە بۆ 20,000 دینار. خاڵی بەهێز لەو بڕیارە ئەوەیە هەر کەسێک پابند بێت بە بەستنی پێوەری ئاو داشکاندنی 120 قەرزی کەڵەکەبووی کرێی ئاوی بۆ ئەکرێت. مامۆستا شێرزاد حەسەن ئەو ڕۆمان نووسە بیرفراوان و جوان نووسەی کورد کە ڕۆمانەکانی پڕن لە پرسیارە قوڵەکانی ژیان ئەمڕۆ لەسەر شەقامێکی سادەی شارە حەیاتەکە کەوتە ژوور ژێر ئۆتۆمبیل و بە سەختی بریندار بوو. ڕووداوەکە لە گەڕەکی عقاری شاری سلەیمانی ڕوویداوە. ئەوەش کاتێک مامۆستا شێرزاد حەسەن بە شەقامێکدا تێدەپەڕێت ئۆتۆمبیلێک لێی ئەدات و برینداری ئەکات. هەرچەندە تیمەکانی تەندروستی زوو گەیشتنە سەری و لەوێ چارەسەری خێرایان بۆ کرد، بەڵام دواتر گواسرایەوە بۆ نەخۆشخانەی شار. بەوتەی ئومێد هیدایەت بەڕێوەبەری کارجێڕی نەخۆشخانەی شار لە سلێمانی کە بۆ 1964 قسەی کردووە، مامۆستا شێرزاد حەسەن لەژێر چاودێری پزیشکیدایە و ئەوەی پێویست بێت بۆی کراوە، بەڵام هەندێک خوێنبەربوون هەیە و تەندروستی زۆر جێکی نییە. دەوترێت قاوە هێمای پۆزە و لە ناو کوردیشدا زۆر جار بۆ گاڵتە پێکردن ئەوترێت. ئەگەر دەتەوێت مسەقف بیت قاوە بخۆوە. جا ئەگەر بتەوێت کوپێک قاوە بخۆی تۆ ڕەنگە هەرزانترینی لە بازاردا نرخەکەی 2000 دینار بێت، بەڵام داری قاوە هەر لە کڕی نایێت. لە فیستیڤاڵی بازاڕی کەلار کە 5 ڕۆژ بەردەوام بوو دارێکی قاوە نمایشکرا نرخەکەی 1 ملیۆن دینار بوو. ئەلی عەدالەت کافرۆشیاری دارەکە بوو بە 1964 وت نەمامی زۆر و جۆرا زۆر نمایشکراون، بەڵام دارێکی قاوە کە گەڵاکانی ڕەشن هیچیان شان نادەن لەشانی و نرخەکەی 1 ملیۆن دینارە. دارەکە قاوەت ناداتێ، بەڵام گەڵاکانی ڕەشە و گوڵێکی سووری زۆر جوان دەگرێت و لە هاویناندا پێش هەموو درەختەکان گوڵ دەگرێت. ماوەیەکە لە داقوق لە سنووری پارێزگای کەرکووک ڕەوە بەراز فێربوونە پەلاماری باڵێن گەنجەکان ئەدەن، بە تایبەتیش ئەو گەنجە شوانکارانەی کە لەوێ مەڕ و ماڵات بەخێوەکەن. حەزەکەم لە سەر شاشە ئاماژە بە هەواڵێک بدەم و سەرنجتان بۆ ئەو ڕابکێشم کە لەم ماوەیەدا 6 حاڵەتی برینداربوون لە داقوق هەبووە، ئەویش لە ئەنجامی هێرشی ڕەوە بەرازەکان بووە. ئەو 6 گەنجە کە یەکێکیان کچە و 5یان کوڕن لە کاتی جیاواز ینی ئەتوانین بڵێن لە ماوەی یەک هەفتەدا بە چەند جارێک لە چەند ڕووداوێکدا ئەو 6 کەسە بریندار بوونە. ئەوانە خەریکی لەوەڕاندنی مەڕ و ماڵاتەکانیان بووینە لە ئاقارەکانی داقوق. ڕەوە بەراز هێرشی کردوونەتە سەر و هەر جارە و چەند کەسێکی بریندار کردوون. بەپێی دوایین ئامار کە لە نەخۆشخانەی داقوق بە 1964 دراوە، 6 لەو گەنجانە تاکو ئێستا بریندارن. بەشێکیان برینیان سووب و نێردرامێتەوە ماڵەوە، بەڵام بەشێکیان هێشتا لە ژێر چاودێری تەندروستیدان. تەندروستی ئەو قەزایە قسەی بۆ 1964 کردووە، بە تایبەتیش ناوی محەممەد سەلمانە کە جێگری بەڕێوەبەری نەخۆشخانەی داقوقاڵێ بەیانی ئەوڕۆ دوو هاوڵاتیان هێناوە وەکو چوارەکەی تر ئەینەن لە ئەنجامی هێرشی بەرازەکان ڕەوە بەرازەکان بریندار بووینەوە، ئەوانیش چارەسەری پزیشکیان
بۆ کردوون. بە قسەی ئەو بەرپرسا تەنیایەشێک لە بریندارەکان ئەڵێ برینەکەی سەختە لە نەخۆشخانە ماوەتەوە ئەگەرنا ئەوانەی تر ڕەوانەی ماڵەوە کراون. بەڕێزان هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بە هەمولایەکدا.